بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ لە ئاڵقەیەکی دیکەی پەنجەمەوە لەگەڵێەوەی خۆشەویست داین لە بەرنامەی ئەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان مەلا عوسمان. یا شێخ بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان. لە هەفتەی پێشوودا باسی ئەومان کرد کە ئیخوان لە ڕێگەی هەڵەبجەوە دێتە کوردستان و باسی ئەوە کرد کە چەند زانایەکی بڵێن ئیخوان هاتنە هەڵەبجە. ئەو لینکە چۆن دروست بوو، ئەو پەیوەندیە و عەلاقەیە چۆن دروست بوو لە بینی بڵێن هەڵەبجە و مۆسڵ و کەرکووک و باغایە؟ وەی لە ڕاستیە ئیخوان هەوڵیدا بوو بۆ جێگەی تریش بڕوا، مەسەن لە هەولێر، لە دهۆک، لە زاخۆ، لە کەرکووک، لە شوێنەکانی تر پەلی کێشا بوو، بەڵام لە هیچ جێگەیەکیانە ئەو نەجاحەتەی نەهێنا کە لە هەڵەبجە هێنای. ئەوان پێش ئەوەی بێن تاوان من مەقابلە چاوپێکەوتنی مامۆستا مەلا عەلی کۆکۆی ولایە کە 10 ساڵ لە پریسا خۆنوێتی ئیسە لە حیاتە ماوە، باسی ئەوە کاڵێ لە مامۆستا تەشریفی لە پریسا بووە، خەڵک لە بەغاوە هاتوون بۆ ئەوێ بۆ لای، یعنی ئەمان وەکو مەرجعیەتێکی علمی و دینی و جەماوەری نانی ئاشنابوون هەموو لایەک با ئەو ئامێرانەی پەیوەندی وەکو ئێستا نەبوو یا حتا توچکە سیارەوە نەبووە، بەڵام دەم بەدەم و دوور بە دوور زانراوەکە لە هەڵەبجە مەثەلەن لە پریسا وەها مەدرسەیەکی تایە، تەبعاً مەدرسەکانی تر ئەوەنە گرنگیان هەیە لە ڕووی علمیەوە، ئەمیش لە ڕووی علمیشەوە و لە ڕووی حرەکیشەوە وەها مەدرسەیەکی تایە کە مامۆساکانیان قورئان لەبەرەکەن، تەزکیەی نەفسیان هەیە وەکو تەسەووف بێت، ئەحیا عولومدین بەدەرز ئەڵێنەوە، قوتابی ئەولا ئەولایان هەیە و ئەفکاری سیاسیشیان ئاوایە کە لە زمانەی شۆڕشی شێخ مەحمووە ئاوا پشتیوانی ئەوە دژایەتی ئینگلیز کراوە و لە زمانەی یعنی لە هەموو کاتێکە هەڵوێستی خۆیانیان هەبووە، لەبەر ئەمە چەند جار پەیوەندی ئەکەن و وەکو ئەوەی بەڕێز مامۆستا مەحسن عەبدولحەمید ئەفەرمێ لە کتێبەکەیە لە زیکراتیانە لە هەڵەبجە ئەوە بینرایەوە کە ئیخوان جێگیر بوو. ئەوە چی بوو، چی وای کرد کە مەسەلەن هەڵەبجە بێ بەو ناوەندە یاخود بێ بەو چوزانمە و کانیە؟ ئەوەی ئامادەکاریەکی ذاتی هەبوو زانایانی هەڵەبجە بە تایبەتی زانایانی عایلەی ئێمە و هەروەها زانایەکانی تریش کە پێکەوە بوون، مەسەنیسە مامۆستا شێخ جەمیلی موفتی ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ ئەوەی کەوا هاوڵ زاوای جەنابی باوکم بووە، لە هەمان کاتە لە فتواکە لە زۆر شوێنە بەشدار بووە. مامۆستا شێخ نورەدین ڕەحمەتی خوای لێبێ لە ئەوڵۆ لەگەڵ ئیخوانا بووە تا ئاخر، یعنی زۆرێک لەو مامۆسانە ئەگەر لەگەڵ فکرەکان نەبوو بن دژایەتیش نەبووە، ئەسڵ لە ناو عایلەی عولەمایی و کاری ئیسلامی و بەعام هیچ دژایەتی و ناڕەحەتیەک نەبووە. ئەم دژایەتی و شتانە لەم ئەخیرا دروست بووە، لەبەر ئەوە بەدەستی عالمەوە بوو، ئەوەی مەرکەزیش بەدەستی عالمەوە بووە، یعنی شێخی ئەمجەدی زەهاوی پشتگیری کردەوە، شێخ محەممەد سەواف و ئەو هەموو عالمە لێرێش ئەم عالمانە ئەمە یەکی گرتووە، بەڵام دیارە عالمەکانی ئێمە نەهاتوون کاری بڵێ ڕێخستن و ئەمەی پێ ئەم شتە ئەم هینە زەیقە حیزبیە، داوایەکی عام بووە، هیچ جیاوازێکیشی نەبووە لەگەڵ فکرەی خەڵکی منتیقەی ئێمە، لەبەرەوە ئیسیفادەیان لە یەکتری کردووە و ئەم فکرەیش فکرەیەکی پاک و ینی لە عەقیدا لە مەسەلەی تەعامولە بێموشکیلە بووە. اینجا ئەم عایلانەی ئێمەش ئەم مەلانە کە ئەمە پێگەی جەماوەری و کەسی و علمی و زاتیان بووە، بوونەتە قەڵایەکی باش لە ڕێگەی ئەمانەوە بڵاو بووەتەوە. یعنی کەواتە هەر لە یەکەم دانیشتنەوە تێگەیشتن هەبووە یاخودەوەی پێڵەن بەیعەتوش ئەوانە؟ بەڵێ هەر لە ئەوڵ کاتەوە ئەوە هەبووە، دواییە مامۆستا مەلا ساڵح و مامۆستا مەلا عوسمان کە زیاتر پەرچەمداری ئەوە بوون و دوایی مامۆستا مەلا ساڵح هەموو کارەکان هەر ئەسپێرێ بە مامۆستا مەلا عوسمان. مامۆستا بەرپرسیارەتی وەرەگرن هەر ئەو کاتە؟ هەر ئەو کاتە وەکو عەلەمێک لە ئینەکاکە هەر سەرپەرشتیار بوون، ئەمە هەتا ئەخیرت کە دوایە بۆت باسەکەم تاکەی بێگومانێ بەڵام ئەم تایبەتمەندی
ئەم سەرپەرشتی کاری ئیسلامیە وەها بووە کە ئەم کارە بەشێک بێت لە هەوڵێک بێت نەک هەدەف بێت ئینانی بوون بە ئیخوان نەک هەدەف بێت بەڵکو ئەمە وەسیلەیەک بێت بۆ زیاتر کاری ئیسلامی بۆ زیاتر داوای ئیسلامی بۆ زیاتر بانگەواز و زانستی ئیسلامی لەبەر ئەوە ئەم کارە بەو هەنگاوە دروستانە گەیە تا گەیە سەرکەوتن اینجا چەند مامۆسایەکی بەڕێز چەند مامۆسایەکی دوو گەنجی سێ گەنج لە سەرەتا ڕائەسپێرێن مامۆستا سیدیق عەبدولعەزیز مامۆستا جەلالی کوڕی مامۆستا مەلا ساڵح لەگەڵ مامۆستا عومەری ڕەشاوی دەرەجە عالی بێ مامۆستا عومەر و مامۆستا سیدیق هەردووکیان وەفاتیان کردووە خی گەورە پلیان بەرز کاتەوە ئەمانە ڕاست پێراون کە کاری تەنزیمی بکەن ئەو کاتە تەنزیمیش لە کەرکوو کۆبووە زیاتر مامۆستا هەدەفێکی سیاسی هەبوو لەوەیە مەسەلەن حکومت بڕوخێنن دەسەڵاتی ئیسلامی حکوومەتی ئیسلامی دروستکەن ئەم شتانە هەبووە طبعاً هەموو کارێکی ئیسلامی ئەگەر تۆ بتەوێ هەموو کارێکی سیاسی هیچ کارێکی سیاسی نییە لەسەر ئەرزا بۆ ئەوە نەبێ کە دەسەڵات بگرێت دەسەوە بۆ ئەوەی ئەو بەرنامەجەی خۆی بەرپا بکە ئەمە حقیقەتێکە هەر کەسێ وا بڵێ ئەوە خۆی شارێتەوە لە دەسەڵات کەواتە هەدەف و ئامانجی ئەن هەبووە طبعاً بەڵام لە منطقەی ئێمە هەدەف و ئامانجەکە چی بووە ئەوەیە مەسادیری معریفەی پێ بەهێز بکرێت داوای پێ بەهێز بکرێت علاقەی بینی مرکز و ئەوەی پێ بەهێز بکرێت مەداریسە ئیسلامیەکانی ئێمەی پێ بەهێز بکرێت ولا بەڵێ حکوومەتەکان لە پێشە بەو شێوە نەبوون آخر خۆیسەر ناکرێت دیسان هەموو لایەنەکان باسکە بەڵام حکوومەتەکان لە مەلەکیوە هەتا ئەگاتە سەدام بە قادرمە وردە وەکو برێ بە قادر دێتە خوارەوە وردە تونتر بوون ئەکینا لە ئەسەڵەتە لە زمانە عەبدولسەلامە هەر خۆی وەکو نیمچە ئیخوانێک وا عەبدولسەلام دواییە عەبدولکەریم قاسم چەند جار دوو جار جەنابی باوکمە فەرمێ کە ئێمە چوین مقابلەمان کردووە بینیومانە عەبدولکەریم قاسم بۆ دوو سێ مەوزوع یەکێک لەوانە ئیعاشەی کوردستان بۆ وەکو ئەم مەسەلەی ئیعاشە و تەغذیەی کە لە جنوب و وەسەتا هەیە بۆ لە کوردستانە نییە ئەوەمان لەگەڵا بەحس کرد ینی بۆ داخوازی میلەتەکەمان مەسەلەیەکی کەشیان ئەوەیە کەوا قسەی کردبوو کە کورد وەکو شعب نین قەومێکی ڕوحەلن یعنی مهاجرن جێگۆڕکێ ئەکەن کە باوکم فەرمی لە دانیشتەکە ئەومان کرد کە میلەتی کورد میلەتێکی ئەوە ئەسیلە و ئەم بەم شێوە عەبدولکەریم قاسم وایوتووە بەڵێ زووتر وایوتووە ئەمان دووسێ بە دووسێ مەوخە چوونەتە لای هەتا فەرمی کە لێ بوومەوە ئەویش جوابێکی زۆر عالمانەی زۆر بەهێز کە کەم عالمێک ئەتوانێت ئەوە بە ئیرتیجالی خۆتوە بدات وەڵامەکانی ئەمەی داوە پێش ئەوەی بگەڕێینەوە ئەمری عاشەی کوردستانی تەرتیب کردووە مامۆستا هەر ئەو کاتەی کە باسیەوەکەی سەردانی عەبدولکەریم قاسمەکەن هەر لەو سەروبەندەیە کە ژەنڕاڵ بارزانیە گەڕێتەوە لەگەڵ هاوڕێکانی بۆ عێراق و دواتر بۆ کوردستان مامۆستا مەلا عوسمان و مەلا ساڵح و ئەمانە سەردانی مەلا مستەفاکەن ئامانج لەو سەردانە چی بوو بەچمە بەستێک هەر بۆ بەخێراتن بوو یاخود شتی تریش هەبوو خۆی لە ڕاستیە پێشتر جەنابی مامۆستا مەلا ساڵح کە لە سلێمانی ئەخوێنێ ئاشناییەکی هەبووە لەگەڵ جەنابی مەلا مستەفای بەرزانی لە چلەکانە بەڵێ ئەم لە لای شێخ عومەری قەرداغیە بێ ئەویش وا بزانم لە ماوەیەک لە خانەقا ئەبێت لە دەقیقەن نازانم بەڵام عەلاقەیان لەوێەوە ئەبێت کە ئەبێت پەنجاونەوە کە مەلا مستەفا ئەگەڕێنەوە لەوێ ئەبن لە قەسرەکەی نوێسعیە باوکم فەرمووی لەگەڵ لە خزمەت کاکە مەلا ساڵحما ڕۆژین سەردانمان کرد کە سەردانمان کرد چەند مامۆسایەکی بادینانیش لەوێ بوون زۆر دیار بوو لە مؤتەمەر و شتا یەکتریان دیوە زۆریان پێخۆش بوو کە دەربارەی کورد ئەمانە مەوقفیان ئەوە بوو طبعاً مەلا مستەفا لەو جۆرە مەسائلانە دووربینیەکی زۆر بەهێزی هەبووە یعنی خەڵکی ناسیوە و لەسەر ئەو ناسینە تەعاملی کردووە
پێشتر زانیوێتی عولەمای هەڵەبجە چۆن و کێن و ئەوانە لە دانیشتنەکە باوکم فەرمی کە حەزی کرد مەناسەفا بە ئێمەی بەچبان وتی حەزەکەم کە چوونە دەرەوە من ساڵح ئەنێرم خوشکەزایی بۆ دیارە ڕەحمەت بێت لەو ماوە وفاتی کرد ئەو ئەنێرم بە حەزەکەم بە جیابتان بینم لە جێگەیەکی تایبەتترە فەرمی کە چوین کاک ساڵح هات ئێمەی بەر بۆ ژوورێکی پێچ لەوێ مەناسەفا کە ڕەحمەت بێ هات بەحسێکی زۆری کرد کە لەوێ لە چوەزایەکا بوون و ژیانیان سەخت بوو ئازادیان بەو شێوە نەبوو دوورە و وەزی ئامی ئەوێش لە ناحەی دینەوە چۆن بوو ئێستا کە هاتوونە تۆ ئەم جەوە هەیە بە هەموو لایەکەوە چی بکەین بۆ تەبان ئەمانیش هەر لەو کاتەوە وردە وردە فکری ئەوە هەبووە کە زاناکان پشگیری ئەم شۆڕشەی شێخانی بەرزان و بە تایبەتی مەنەوەسەفای بەرزانی بکەن کە ئەوە تەوەجوه و بۆچوونێتی بەرامبەر بەدین طبعا ئەمان وەکو سەرپرشتیاری کاری ئیسلامی و خاوەنی ئەو مەداریس و وەکو بڵێ مەرجعیەتێکی هەم علمی هەم دینی لە منتیقەکە بەڵام سەفا پێی باش بووە کە ئەمانە پشگیری شۆڕش بکەن و ئەمانیش پێیان باش بووە کە ئەم تەنسیقە دروست ببێ بۆ ئەوەی کەوە شۆڕشەکە شۆڕشێکی زیاتر جەماوەری بێ و بەو نەهجە دینیا بڕوا کە بە واپیرانی خۆیان لەسەری ڕۆشتە لەوێەوە ئەو عەلاقاتە بەهێز بۆ و دروست ئەبێت تا وای لێ دێت لە ساڵەکانی پاش ئەوەی کەوا شۆڕش مەشاکیلێکی دروست بوو لە بینی ئەوەی پێوترێ باڵی جەلالی و مەلایەکە کە دروست بوو طبعا ئێمە لە هەڵەبجە ئەوە زانانەی ئێمە درێژیان داوە بە ئیشی خۆیان بەڵام بەبێ ئەوەی هەوڵیان داوە فاکتەری ئاشتی بن لە نێوان ئەوانەیشە لایەنگر نەبوون یعنی من بیرم دێ شەڕێک ڕوویدا لە هەڵەبجە تۆ بارانێک کرا دوای تۆ بارانێکرا شەڕێک کرا مەجموعەیەک پێشمەرگەی ئەو کاتە مەسوولی سەر بە کە پێ ئەنەوت مەلاییە شۆڕش کوژران لەبێ بەداخەوە لە هەردوو لا کوژراو هەبوو ئەوانەی شۆڕش یەکێکیان عەزیزی تروشی بوو ئێمە نەمانزانی ناوەکان کێن بەڵام بەداخەوە بە عاداتی جاهیلی هەنێک نابەرپرسی خوارۆ ڕایان کێشا بوون من مناڵ بووم بیرمە تا ئەوەنیان ڕاکێشا بوو ئەم گۆشتەی ئێرەی ڕۆیشتە بوو کە خەبەریان دا بە باوکم لە زودی پاشا بوو فەرمی نردی بە پەلەت تووڕە بوو لێیان و هێنانی بۆ مزگەوتی پاشا لێ سند و هێنانی بۆ مزگەوتی پاشا و مەلا عەلی خادم بۆینی لەوێ بوون و ڕەسوولی برای و مەجموعەیەک زۆر کۆبووە و فەرمی بیان شۆڕن بەڕێزەوە و وەڵاهی تا بەیانیش دانیشین بە دیارێن و مەجموعەیە کوردی ئێرانیشان لەگەڵا بوو لە نێو ئەوانە شۆردمانن یعنی من مناڵ بووم نا بەڵام دەوریانە منمە قورئانمان نەخۆن تا بەیانی بەیانی باوک فەرمی بڕۆ لە ماڵی خۆمان مەوجێکمان هەبوو چون بۆ دایکم ئەوواهی ناوانە هێنامان بەڕێزەوە ئەمانەمان بردن بۆ سەر قەبران و ئەوەیش نەوعا حاڵەتێکی دروست کرد لە ناو خەڵکا بۆ ناڕەزایی لەو ئیشا خراپەنەی کە هەنێ ڕەنگە کەسی نابەرپرس دەخوارە ئەوەی کردو و خەڵکی هەڵەبجە لە بیرێتی ئێستاکە من ئەوانە ئەگەڕمەوە طبعا ئەمان ئەو عەلاقاتە کۆنە هەبوو لەگەڵ مەناوەسەفا ڕەحمەت بێ ئەمەش زیاتر هاوسۆزیەک بوو بۆ ئەوەی کەوا شتەکە خۆی ناشرین بوو ناخۆش وەکو تۆ بێ کورد ئەو حاڵەتە بکەی بەڵام ئەو عەلاقاتێک هەبوو زیاتر پاڵنەرێک بوو لە ساڵی هەفتا کە جا مامۆستا ئێمە باسی ساڵی هەفتا بە دوورێژیەکەین بە تایبەتی ئەوەی یەکێتی زانایانی کوردستان ئەوانە بەڵام مامۆستا مەلا عوسمان ساڵی 61 لە مؤتەمەری حیزبی ئیسلامیە بەشداریەکە لە بەغا لەوێ چی بوو وەکو نوێنەری خوانی کورچ بوو یاخود
وتارێکیشی هەبووە وابزانم لەوێ کەمێک ڕەنگە توندیش بوو بێ بە نیسبەت ئەو کاتەوە. لە ڕاستیە وەفدی کوردستان داوەت بوون طبعا وەکو عامەی گەورەی عایلەی ئێمە جنابی مامۆستا مەلا ساڵح گەورەی عایلەی ئێمە بووە یا مامۆستا مەلا عومەر لە جنابی باوکم گەورەتر بووە ئەگەرچی ئەو زیاتر بەرپرسیارەتی لە منتقەی هۆزی هەسەن و پەریەر و ئەو منتقانە بوو بۆ شوونی عەشائیر و عولەماکانی ئەوێ و ئەمانە بەڵام دیارە وەکو سەرپەرشتیاری کاری ئیسلامی جنابی مامۆستا مەلا عوسمان بووە ئەمانە ئیش لە بینیانە تەقسیم بووە مامۆستا مەلا عەلی بۆ کاری عەسکەری و گورز و تن و مقاومە و ئەو جۆرە مەسائلانە مامۆستا مەلا سیدیق بۆ کاری تەنزیمی و لەگەڵ مامۆستا مەلا جەلال و مامۆستا مەلا عومەری ڕەشاوی بەڕەحمەت بێ ئەخوا طبعا مامۆسایانی هەڵەبجەش زۆرێکە کەیسە بەداخەوە ئینسان ناتوانێت لە ڕاست ناوانە مەسایەکی وەکو مامۆستا مەلا ساڵحی بامۆک دەرەجەی عالی بێت لە هەموو قۆناغەکانە لە خزمەت ئەو عالمانە بوو برایەکی هاوکار بوو زۆرێک لەو عالمانە بەڵام مؤتەمەرەکە طبعا ئەم مجموعەی عالم لەوێ دعوەتە بن وتاری دائنێن ئەڵێن کەلیمەتی الشیمال طبعا شێخ عوسمان بخوێنێتەوە باوکشم فەرمی من بە شیمال ڕازی نابێ ئێمە کوردستانین لەو کاتا لە شەسوویەکە طبعا ئەمان وەکو هەیئەی تەئسیسی ئەندامانی تەئسیسی حزبی ئیسلامی عێراقی بانگێشت کراون دەستەی دامەزرێنەر بەس مامۆستا ئەوانە هین نەبوون هەر ئیخوانەکان نەبوون هەر ئیخوانە بەس بە واجهەیەک بە واجهەیەک یعنی لە زۆربەی وڵاتەکانە بە هەرێکێ بە ناوێک بەڵام لەوێ بە ناوی حزبی ئیسلامی عێراقی بۆ ئیجازەی ڕەسمی چەند جار تەقدیمی ئیجازەیان کرد نەیاندا دوایە ناوەکەیان گۆڕی دوایە لیوع الأخوة الإسلامية وزور أو مراحلك يدرج بلام ليبيا بناوي فرمي رازينا بم إلا أبي بناوي بلن كلمة كردستان ناچار بون قريان بكردستان وتاركي خونو طبعا وتاركي بهيز بقوة ولا جريدة كان بقورين وسرا وصوت كردستان يدوي في المؤتمر كباشان رنga أوانا لرسم كان بشان بدريت طبعا مجموعەیەک مەلای زۆری هەڵەبجە لە عایلەی موفتی لە مامۆستا مەلا جەلالی جمهوری مامۆستا مەلا ساڵحی بامۆک مامۆستا مەلا حەمەی خورماڵ ئەمانە عوزوو بوون لە ناو وەفدەکە کە بە سەرۆکایەتی ئەو مامۆستا بەڕێزانە ئەی مامۆستا ئەوە نیشانەیەک نییە بۆ ئەوەی کە مەسەلەی ناسیۆنالیستی و نەتەوە پەروەری و چوزانم تەنانە دەگە بڵین شۆڤینی و ئەمانە ئەمە ڕنگدانەوەیەک نییە لەوەی کە ئەوان هەر لەو کاتەوە وشەی کوردستان و ئەمانیان پێقەبوڵ نەبوو بێ خۆی لەو وەختا ئەوەنە تۆخ نەبوو بۆ دژایەتی کورد بووە زۆرێک لە مەسئولینی وڵاتیش کورد بوون زۆرێک لە قیاداتی عسکەری کورد بوون زۆرێک لە وەزیرا ڕێزە یعنی ئەمانە هەموو وا بوو بەڵام ئیتر وەکو چۆن ئێمەی مسلمانانی کورد حەزەکەی ناوی کورد هەبێ کابراش عەرەبە حەزەکە ناوی عەرەب هەبێ یا کابرا تورکە حەزە ئێمە جوان کاکە ئێمە لەوان زیاتر ئەوە تاکە مەلاکەمان کە لەوێ ئیلا بێ ناوی کوردستان بێ ئەمانە وایە ئەمە هەیە بەڵام زمانێکی تەفاهمیش هەیە کە برایەتی ئیسلامیە لەو شوێنانە بەڵام لە عینی کاتیشا من جارێک لە خزمەت مامۆستا مەحسن عەبدولحەمیدا بەحسی ئەوە کرا کە فەرمووی لە هەفتەکان نابووە لە فەرمی جارێکیان مامۆستا شێخ عوسمان مامۆستا مەلا عوسمان شێخ سیدیقی نار بۆ لای من اقتراح بکات لەسەر قیادەی ئیخوان کە دکتۆر موحسین عەبدولحەمید وەکو کوردێک بێ بە مراقبی عامی ئیخوان المسلمین عێراق ئەمە من خۆم لێم بیست وهەیشە لە مزەکرات بەڵام دیارە هەر چۆنێک سەیریکەی بەعزێک نەکەمووی وڵاتایەتی خۆی ئامادەیە خۆی بتوێنێتەوە بۆ کوردستان بەڵام تایەتە بە جۆرێکیکەوە وەکو هەنێک لای ئێمەشا هەیە لە ئەوانیشا هەیە جۆرەی کە بیر دەکاتەوە باش کەواتە بە پرسیارێ دەربارەی خۆت کەم لەگەڵ خوێندن و ئەمانەیە بۆ خۆت ئەو کاتە ینی چۆن لە شوێشویتە مەکتەب لە حوزرەوە دەستی پێ کرد چۆن دەستێکت بە خوێندن من لە ئیبتیدایی ئیسلامی طبعا ئێمە عایلەی ئێمە
جناي باوكم ومعلم معهد إسلاميا هنا هەڵەبجە مامۆستا بەلا ساڵح ئیبتیدایی ئیسلامی هێنا هەڵەبجە سەرەتای ئیسلامی پێشگە لە حوجرەکانمان من سەرەتا لە ئیبتیداییەکەی مامۆستا بەلا ساڵح و دەرەجەی عالی بێ لێوە دەستم پێ کرد و چوومە معهد و ثانوی و دەرەساتی ئیسلامی و تەواو کرد و وەرگیرانم هەیە لە کولەی ئیمام عەزەم لە بەغا بەڵام بەداخەوە سجن کراین بە دوو جار سجن کراین زیندانی کراین و گوێزرانەوە بۆ سەماوە بە عایلە کە هەمووی کۆی هەمووی ساڵ و شتێک ئێمە سجن بووین لەوێ و لە مەحروم بووم لەوێ کە لەوێ مەحروم بووم دواییە برام بۆ عەسکەری و لە عەسکەریشەوە هەر زوو هەڵهاتم چوون بەرەو ئێران من لە کۆتایی 1970 چوومەتە ئێران کەواتە تۆ هەر لەوێ ینی ئیبتیدایی و ئەوانت لە هەڵەبجەکەن بەڵێ بەس وەکو فەقێیەتیش بەعزێک لە خزمەت باوکماوە و بەعزێکیش لە خزمەت مامۆستا بەلا ئەحمەدی کاکە مەحموود لە بناوە سووتە لە ساڵی شۆڕش چەند مانگێک لەوێ فەقێیەتیم کردووە مامۆستا لە حوجرەکانە گرنگی بە مەبەسەن فەرهەنگی کوردی و بە زمانی کوردی و بەم شتانە ئادرا طبعاً ئێستا من هەر لاینەکە توانی ئەو ڕسمە بینی ئیبتیدایی دینی هەمومان بەلباسی کوردیوە و فەقێش هەمووی بە جامانە و جلی کوردی و ئەڵێ وازانێ هەمووی پێشمەرگەیە هەمووی بە لیباسی کوردی بە یاری طبعاً ئەم خوێندنی شەرعیە بەڕاستی پاراستنی کولتور و زمانی کوردیە لە ئەوڵەوە هەتا ئاخر کە ئێمە ئێستا ڕەنگە مەجای ئەومان نەبێ بە درێژی باسی بکەی بەڵام لە هەموو شوێنەکە وەمەلایش تێکەڵی ژیانی ئەو میلەتەیە لە ناونانی مناڵەکەەوەی خاتە باوەشەیە هەتا تەڵقینەکە هەر لەگەڵ ئەو خەڵکایە لەگەڵ ئەو میلەتا بووە یعنی مەلای کورد بەڕاستی زۆر قەدری هەیە بەسەر جەماوەرەکەیەوە لە هەموو حاڵەتێکە لەگەڵیا بوو لە هەموو شۆڕەشێکی شاوەتە هەر مەلاکان و پێگەیشتووی بنەماڵە ئاینەکانن کە سەرپەرشتیاری شۆڕشی کوردیان کردو لە هەموو کاتێکا و لە هەموو شوێنێکیشە بەڵێ زۆر جاگلەیەوە ژەکریڵێ ڕەنگە ئەوەی بڵێن لایەنەکەی تر لێ لەبەرەوەی ئەوان سەرکردایەتی ئەو شۆڕشانیان کردو بۆیە نەگەیشتون بە ئامانجی خۆیان ئەو گلەیە ژەکری ئەخۆ ڕەخنەیەژە گیرێ جا بۆچی نەگەیشتۆ بە ئامانج ئێستا مەسەرەن تۆ ئەگەر سەیری ئەوە بکەی گەیشتۆ بە ئامانج بەڵام موعامەرەیەکی گەورەی نێودەوڵەتی ئەوە خەتای ئێمە نییە خەتای ئەو زلهێزانەیە کە هیچ کات پشتگیری کوردیان نەکردووە لە ئێرانە مەرحومی قازی محەممەد گەیاندێ جمهوریەتیش رووسیا ئیتحادی سۆڤێتی کە پشتی کە ئەیگۆڕێتەوە بە بیرە نەوت یا لە شۆڕشی ئەیلول کە من پاشان دێمە سەر ئەوە کە وەفدی مەلا موستەفا بەڕەحمەت بێ ئەچێتە لای مەلیک فەیسەڵ جای ماسم لە عوسمان و ئەو ئینە گەورانە و دواییە شابەوە ئەزانێت ئەم مۆزوع ئەگۆڕێتەوە بە بەعزێ لە جەزائیری جزیرەی شتەکان دەرەچین هەمووی دەرەچین بەسگەیوەتە نەتیجە ئیسا شۆڕشی بەناو سەفا لە 11 ئازار من لەو قەناعەتامی 11 ئازار ئەگەر وەکو هۆی تەطبیق کرایە لە ئێستەی مشارەکەی حکمی ئێمە لەگەڵ عێراقا بەهێزتر بوو زۆر باشە مامۆستا جای ئەمە بە درێژی باسی ئەو شتان ناکەین بەڵام بە پشوویەک بووین دوای درێژە بە قسەکان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ شێخ عەبدوڕەحمان مەلا عوسمان یا شێخ باسی پەیمانگای ئیسلامی هەڵەبجە لە ساڵی 1960 کە لەلایەن مامۆستا و بڵێن خزمانەوە دائەمەزرێ ئەمە ئەیانویست کە مەسەلەن لەلایەنی حکومیەکەیشەوە ینی ناساندنێک بێ بۆ ئاینی ئیسلام و یاخود بۆ پەروەردەی ئیسلامیە مەبەست چی بوو لەوەی کە ئەو پەیمانگای دروست بوو خۆی زیاتر مەبەستەکە ئەوە بوو فەقێکان کە ئیجازە عیلمیان وەرەگر بەڕاستی وەکو پێویست بایەخیان پێ نەئەدرا لە دامەزراندنە لە بوون بە ئیمام و خەتیب یا مودەڕیس یا هەر شتێکی کە لەو بابەتە کەواتە ڕسمیەتیاندا بە ڕسمیەت ئەمە یەک ڕسمیەتەکە بوو بە ئەکادیمیکردن دواییشە هەنێ پرۆگرامی دەرسی بەهێزترکردن چونکە لە ڕاستیە منهەجی فەقێتی ئەگەرچی زۆر منهەجێکی بەهێزە بەڵام
پێشتر هەیە لە ئەو یعنی خۆی تۆ ئەم لە ئەساسە پۆلێنکردنی ئەمەی بڵێ ئەمە علومی ئیسلامی و ئەمە علومی نائیسلامی ئەمە غەڵەتێکی گەورەیە لە دەسەڵاتە ئیسلامیەکانە بە تایبەتی لە ئەندەلوسە هەرچی علمی پزیشکی و ئەندازیاری هەبووە لە لای مسلمانان بووە سەرچاوەی دەرمانسازی بۆ چەندین ساڵ بە زمانی عەرەبی بووە کوڕە ئەشرافی ئەوروپا ئەگەڕایەوە لە دەرسی ئەندەلوس کەشخەیی ئەنوانۆک و چۆن ئێسێمە کەشخاکەین بە قات و بۆین باخۆ کە هینی وڵاتێکی پێشکەوتووە ئەوان کەشخەییانە کرد بە لیباسی ئیسلامیوە مەبەسم ئەوەیە ئەم تەنانەت یەکێک لە علومی مۆسیقا بووە ئوستازی گەورەی تیا بووە کە زۆرێک لە نەخۆشەکرد نەفسیەکان بە مۆسیقایەکی هێمن نەک ئەو مهەیجە جازەی غەربیە ڕەنگە فلوتێک شمشاڵێکی هێمن لەسەر خۆ کەواتە پەروەردەی ئیسلامی ژەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ سەردەم و کاتەکە نەک خۆی بگونجێنێ هەر لە ئەسڵا گونجاوە ئەبێ ئاشنایکەیتەوە بە یەک ئەبێ ئاشنایکەیتەوە بەک ئەم مەعاهیدی ئیسلامیە توانیە ئەو بکە تا حەدێک پەرەپێدانێک بوو بۆ ئەوەی کەوا منهجەکەی خۆی کە ئەو دروسە بکە پێڵن 12 عیلم ئەو 12 عیلمەی تیابێ و هەنێک دروسی تازەتر بهێنرێت بۆ تەقوێتی ئەوە بە شێوازی ئەکادیمیانە و بچنە کۆلێژەکان و ئەو فعلەن واش بووی سەخەریجی ئەو مەعهدانە پەیمانگای ئیسلامی هەڵەبجە وەکو پەیمانگایەکی پێگەیاندنی کادریش بوو بۆ کاری ئیسلامی لە هەمان کاتە لە قوتابخانەوە هەرچی کوڕە مەلای هەڵەبجە و منتەقەکەیە و کوڕ ڕیس عەشرەت و کوڕە عەشایرەکانی شەمەی لەوێ پێگەیشتن زۆربەی پێگەیشتن و تایە بوو گەیشتە ئەزهەر لەوێ دکتۆرای هێنا لەوێ زۆرێک لەوانە یا لە مەدینە یا لە ئومەڵقورای لە شوێنان لە وڵاتان ئەمە مەعهدەکە لەلایەن جەنابی باوکم و تەبعاً کارە ئیدارەکانی پێشتر مامۆستا مەلعەلی بەڕێوە دوایە مامۆستا عوسمان بووە مدیری پاش ماوەیەکی زۆری دوای ئەوە مامۆستا فەرهادی زاوامان بەڕەحمەت پێ کە برازای خای نەخشبەندی بوو کۆن لەوێ قایمقام بوو ئەو بوو بە مدیر ئیبتیدایە دینیەکەش بە هەمان شێوە ئەمانە ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لەوەی کەوا پەرە بدەن بە خوێندن بە پرۆسەی خوێندن لە ناوچەکە و لە هەمان کاتیشا مامۆستا مەلای تر هەبوو یاخود زانستکاری تر هەبوو لە شوێنی ترەوە بەهاتەیە لەوێ دەرز بڵێتەوە یاخود هەر ئەوانەی منتەقەی هەڵەبجە بوون یەک دوانێک نەبێ یەک دوانێکی عەرەب هاتن و مامۆستا فەرهادی عەبدوڕەزاق سامەڕائیش کە کۆن شێخانی بامەڕنی بوو کۆن مامی و خاڵی لە هەڵەبجە قایمقام و جێشۆرتە بوون ئەویش هات و دوایە بوو بە زاوای ئێمە وفاتی کرد لە حادیسەیەکی نەخوازراوە لەوێ ئەمە مامۆسایی تر نەمبیستوە ئیلا لە وەختی شۆڕشان نەبێ لە 74 ئەم مەعهدانە ئیتیحادی عولەما دەستی کردەوە بە ئیدارەی مەعهدەکە ماوەیە لە بیارە دوایان ماڵمان لە باخەکۆن بوو هێنان مەعهدی ئیسلامی ئەوانەی کە لە قوتابیانی مەعهدەکەی سلێمانی بوون و ئەوانەی هەڵەبجە لەوێ کۆبوونەوە بۆ دەرس خوێندن دەوێت مامۆستا ساڵی لە 60ەکانە هەمووە بێ 64 ئەو کاتە کە ئیخوانەکان بە تایبەتی لە میسرۆوانە تووشی لەگەڵ جەمال عەبدولناسر و ئەمانە ینی تووشی کێشابن و سەید قوتبەوانە ئاگیرێن باسی ئەوواکرێ کە وەفدێکی ئیخوانەکانی عێراق سەردانی ژەنڕاڵ بارزانیەکەن بۆ ئەوەی کە قسە بکات لە مەسەلەی ئەوەی کە لە سێدارە نەدێ سەید قوتب لە سێدارن ئەمە ئێوە ئاگاداری یاخود باوکت باسی ئەوشتانی بۆ کردویت بەڵێ ئەرەوەڵا جەنابی باوکم چی لە سەردانەکانیە هەمووی ئەگێڕایەوە بۆ ئەو کۆمەڵە مامۆستا و تەبانەمێش بناوبین لە خزمەتی ئەوانەمانە بیست و طبعا مەلا مستەفای بارزانی بە ڕەحمەت پێ لە هەموو پێشهات و ڕووداوێکی گرنگە مووقیفی خۆی نوانوە یەکێک لەو مووقیفانە بەرزانە ئەوە بوو کە وەفدێک لە قیادەی ئیخوان چوون بۆ ئەویش پشگیری ئەو مۆزوعی کرد کە ئەدیبێکی گەورەی وا عالمێکی گەورەی وەکو سەید قوتب ئەو بڕیارە هەڵبۆشێندێتەوە جەنابی باوکشم بە بەرقەیەکی احتیجاجەوە تەشریفی بر بۆ بەغا و سەفیری میسری بینی
بە چاوی پڕ لە گریانەوە هینەکەی تا بەدەستیوە و کە بە ناوی عولەماکانی هەڵەبجە و سلێمانی ئەوانەوە کە داواکەن ئەو بڕیارە جێبەجێ نەکرێ و مەلا مستەفا بەڕەحمەت بێت لە هەموو ئەو مووقیفانە لە زۆرێک لەوە ماوانە مووقیفی مسلمانانە وەکو مووقفێکی مەسئولی خاوەن شۆڕشێک کە لە میلەت و کۆمەلگایەکی مسلمانە ئیشە کرد لە ڕاستیە من خۆش نییە ئەو شایەتێکە ئێستا ڕەنگە ئەولادونەوەی ئەو بەدە سەڵاتدار بن بەڵام ئەمە حەقیقەتێکە ئێمە هەمیشە ئەوەمان وتووە مەلا مستەفا بە بۆچوونی ئێمە کوردایەتیەکی پاکی ئەکرد بە خەلفیەتێکی دینی مەرجعیەتێکی دینی لەبەر ئەوە حیزبەکەیشی بەرز باڵانسی حیزبەکەیشی بەرز ئەبوویەوە یعنی بەڕێی بە بۆچوونی ئێمە مەلا مستەفا حیزبایەتی نەئەکرد کوردایەتێکی پاکی ئەکرد بە مەرجعیەتێکی دینی مەواقیفەکانیش دیارن هەر لەبەر ئەوەیشە جەنابی مامۆستا مەلا عوسمان و ئەو کۆمەڵە زانایانە خۆ سەرپرشتیاری کاری ئیسلامی بوون ئەیشیان توانی نەگەنە لەگەڵ ئەو اختراحی ئەو یەکێتی زانایانە نەکەن بەڵام دروستکردنی دوو جیهەت لە ناو شۆڕشی میلەتی کووردا کارێکی پەسەند نەبووە بە تایبەتی مەلا مستەفایش جێی مەقبوڵیەتی عولەمای کوردستان بووە بیزات عولەمای ئێمە کە ئەو فکریان بۆ بردووە بەو اختراحەوە مامۆستا مادام باسیەوەکەی لە ساڵی هەفتایەوە نییە بەڵێ ئەسڵی پێشنیازی کێ بوو پێشنیازی جەناوی باوکم بوو حتا پرسی کرد بە برایانی ئەو کاتە برایان ئیخوان تێبینیان هەبوو کە نەکرێ ئەم فەرمووی من ئەیناسم و لە ڕووی ئەو ناسینەوە دانیشتنەوە کە لەگەڵ کاک مەلا ساڵحمان کردومانە ئەم پێم باشە ئەم بەم شێوەش بەشداری میلەتەکەمان بکەین و شۆڕشی میلەتەکەمان بکەین ئەی مامۆستا هاوکات مەسەلەن ئەوانەی کە لە عێراق بن خۆ لە عێراقیش کۆمەڵەیەکی وا هەبوو مامۆساوان لەو کۆمەڵەیە بەشدار بوون بڵێن ئەوەی ئیسلامیەکان ئەوەی کە مهین ناوێ چییە یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان لەوێ یەکێتی زانایانی لەو کاتا یەکێتی زانایان نەبوو لە عێراقا نەبوو نا بەس وەکو جەمعەیەکی عولەمای عێراق ئەویش هەر لە زۆرتر لەگەڵ ئیخوانا بوو لەگەڵ حیزبی ئیسلامیە بوو و لە زۆر کاتیشا عولەمای شیعەیش لەگەڵیان بوون لە زۆر مەواقیفە عولەماکانی شیعە و مەراجعی شیعەیش پێکەوە لە هەموو لە یەک بازناکۆ ئەبوونەوە هەروەکو چۆن ئەمەی کوردستانیش لەگەڵ ئەوانە لە مەسەلەی ئەمە جۆرە جیاکردنەوەیەک نەبوو لە کورد و مەسەلەن لەگەڵ عێراقا ئاخر ئەزانی چۆنە کورد ئێمە تایبەتمەندی خۆمانمان هەبوو اینجا ڕئیسی شۆڕشەکەیش بە ناوی مەلاوە بوو وفعلەن شانازیشی بە مەلاوە ئەکرد دوای ئەو دانیشتنی 59 وەلا ئەوەی هەفتایشا کە بوو ئەسڵی پرۆژەکەی گر بەسەریوە مامۆستا لەو مەسافەیە لە 59 بۆ هەفتە پەیوەندی هەبوو لەگەڵ بڵێن ئەوەی کە تۆ بزانی بە نووسراوە بە بینین بەهێن من ئەوەی پێم زانی بێ نەبووە پەیوەندیەک بەعزێکیش وەڵاهی بەعزێ لە ئەفرادەکانیشان لە خوارەوە کەسی تر شوێعیان کەسی تر ڕخنەی تێکرد بوو بەعزێ مەشاکیلان لە مەنتیقەکان نایەوە کە دواییشە لە شۆڕشیش جیابوونەوە زۆربیان و کەوتنە ئەو بەرەکەی تر بەڵام ئیتر شوێنەکە دوور بووە و ئەو شەڕ و شتێش کەوتە بینەوە بەڵام ئیتر لەوە کاتەوە بڕا هەتا ساڵی هەفتە ساڵی هەفتان لەو سەردانە کە پرۆژەکەی بۆ برد باوکم فەرمی کاک ئیدریس بە ڕەحمەت بێ ئەویش دانیشت بوو فەرمی ئەم پرۆژەیە زۆر بە من ئەوەم ئەوێ لە مەلا کە ئاوا بکەن مەلای کورد منیش هەر ئەمەم لە خەیاڵا بووە بۆ مەلای ئەوە هەر بۆ ئێوەکە یعنی ئەمەم لە بیرا بووە کە ئەم مەلای کورد ئەبێ ئەم ڕۆڵە ببینن مەلا و ئەم ئەبێ تێکەڵ بێ ئەم شۆڕشە هەمومان پێکەوە خزمەتی ئەم میلەتە بکەین و ئیدریس ئەمە بگەیەنە بە مەکتەب سیاسیەکەش بە ئەوانیش تەئیدی بکەن
وفعلا أبو مؤتمر هل لبا بلا مصطفى بالرحمة بيا أخوي اقتراحي كربو وباكم فرمي خو بير باتشي بين رئيرة الذي المانع حاج عمراني لقى الله سيبرشتي بك باوكشم فرمي والله من حز أكم بلام لبر أو إداري معهدو أو عشرته أو فقه وما حجره أمانة بوم ناكريو ليروا عقامان ليك أبيو شكب أبين بريوا أو أبو بأندامي سروي أبي هل بجراو كونغرا كرا لا هلبجا بولي أو وقت دولي واجورة هبو هولير سليمان ما بس كونغري شيتي زاناني بالي لبيشا كونغري محلك كرا له لواي هلبجا للواي سليمانية بالإجماع ما صبر عثمان هلبجا لمزقوتي كان يشخان مزقوتي ما صبر صالح كرا انتخاباتك لوي كرا بالإجماع ما صبر عثمان هلبجا بو مسؤول لقي سليماني لقيدو ولا همان كاتيشا أو أنا بون بجوري عندامي سروي أبي أي شيء يكم سروك شيء أبو ما مسامل علي وبزان ما مسامل علي قال الله بله ما مسا أمان جيكي تايبت يعني هبو لا دروس كردنية شتي زاناني طبعا لبروجرامكي أو كاتات يابو البته يكم جار بالاتحاد الإسلامي لعلماء كردستان أو كباكم نسيبوي بلام دعايا والرابع اتحاد علماء الدين الإسلامي أو يكوا بايخدان باش داري كردني ملة كمان لهم قناع كانيا وبربيداني مدارسي إسلامي وقرنجيدان بمزقوت وخانقاو شوێنەوارەکان مامۆستا دەوری محکەمە وشتانیان طبعا یەکێک لەوانە کە یەکێک لەوانە مەحاکیمی شەرعی بوو کە لە هەموو شوێنێکا لوژنەی فتوای هەبوو لە گەورە عولەماکانی کوردستان فتواکە دەرەکرا و پێشمەرگەیش تەنفیزیە کرد یعنی زۆر فتوا هەبووە لە منتیقەی ئێمە ئەنجام درراوە و فتواکەش تەنفیز کراوە ئەی مامۆستا هێزی چەکداری تایبەت بە خۆیان هەبووە وابزانم مامۆستا مەلا عەلی سەرپەرشتی کردووە هێزێکی لە هێزی لقید و هێزێکی هەبوو زۆرێک لە عشرەتی خۆمان لە غەوارە و هۆزی هەسەن لەوێ بوون شێ مەحموود خوافریکە شێمە پێکەن خولە سوور ئەو کاکە حاجی محەممەد و زۆرێک لەو برادران و مەلا سۆران بە ڕەحمەت بێ کاکی من ئەویش تیا بوو کە دوای بوو بەسەرکردەیەک لە شۆڕشا ئەم هێزە هەبوو لە زەردەهاڵە هێزێکی تۆکمەی چاک بوون و زیاتر بۆ پارێزگاری لە شخصیات و کەسایەتەکان بوو و لە بنکە و بارگاکان ڕایشان گەیان بوو کە ئەگەر پێویست بکات چەند جار هەتا هێزی کەرکووک لەوێ بوو لەگەڵ ئەوانە لە ملەی چنار باسی لەوە بوو کە ئەگەر پێویست بک ئێمەش ئامادەین ئەم هێزە بین بۆ بەرگری لە شەڕ و لە ساڵی 1970 هیچ بەشداریان کرد ئەوەی تۆ بزانی لە شەڕەکانە بەشداریان کرد وەڵاهی وەکوت و کرمانجی هیچ مەلایەکی کورد شەهید بووە وەڵاهی من نەمبیستووە بەڵام مەلای کورد ئەو گەورەیەی تیا هەبوو کە هەرچی لەگەڵ خۆیان هەبوو پێچایەوە بۆ پشتگیری شۆڕش هەر ئەو نوێژ خوێنانە زۆربەی لەوانەیە پێچاوە کە ئەبوون بە پێشمەرگە مەلا قیادەی ئەکرد لەوێ ئەگەریش شەهید نەبوو بێ لە سەنگەرە بەڵام لە پاش نسکۆی شۆڕش ئێمە باژێکی زۆر گەورەماندا بە تایبەتی عایلەی ئێمە لە سجن و لە دوورخستنەوەمان مامە عەلیم بە ڕەحمەت بێ زۆربەی کاتی لە تەبعیدیا بوو لە خوارەوە باوکم بان کرا لە باشە بەڵام با ئێمە جارێ لە 1970 بۆستین باسی ئەوەی کە کاتێ شەڕ دەست پێکاتەوە یاخود پێشتر وابزانم مەلا مستەفا هەرێوێ مەسەلەی ئاشتیانی سەر بگرێ بۆ ئەو مەبەستەش مامۆستا مەلا عوسمان ڕاستپێرێ وەکو نوێنەری خۆی کە پەیامێک بەرێ بۆ سعودیە ئەکرێت جەنابەت معلوم ئەو شتە ئاگاداری بە وردەکاریەکان یەکرێ بۆمان باسکەی چۆن چوو لەکوێوە چوو ینی کەی لەگەڵا بوو کە ڕۆیش بە تەنیا بوو یاخود پەیامەکە چی بوو کورد وەڵاهی ئێمە لە باخەکۆن بوون پەیامێک لە بارگای بەرزانی وهات بۆ
تەواڵە و کاتە عەبدوڵڵاه تووشی ئەوانە لەوێ بوون هاتە ئەوێ و پاشان ئەمە ساڵی چەندە ساڵی 74 بەڵێ کە بڕقەیەکی سڕی بوو کە بۆ کارێکی زۆر پێویست و بەپەلە مامۆستا تەشریف بێنێ بۆ ئەوێ تەواان مامۆستا کە تەشریفی بەر مامۆستا شێخ تایری خۆراسانی باوکی مەلا مەزهەری خۆراسانی ئەو لە خزمەتیا بوو ڕۆشتن بۆ گەڵاڵە لەوێ مەسەلەکەی لەوێ باس کرد مەلا مستەفا بەڕەحمەت بێ فەرمووی کە جەنابەت کەسایەتیەکی ئەدناسن لەسەر مستەوای عالەمی ئیسلامی ئێمەش لە ڕاستیە شۆڕشەکە یعنی پێی ناوەتە قۆناغێکی هەستیارەوە پێمان باشە لەم قۆناغا لەگەڵ حکوومەتی عێراقا بە ئاشتی ئەمیش طبعاً بەوە ئەوێ کە زەختێک لەسەر حکوومەتی عێراق بکرێت لەلایەن دووەلی عەرەبی و ئیسلامیوە بۆ ئەوەی کەوا ڕێکەوتوین لەسەری و لە ئیتفاقی 11 جێبەجێ بکەن چونکە ئەگەر ئەوە جێبەجێ بکرێتە مشکلە نامێنێت لە کوردستانە ئەوە بوو لە ڕێگەی بارەگای بەرزانیوە نامە کرا بۆ ئەو کاتە عەلاقات لەگەڵ ئێرانە جواز یەکبار مەسرەفیان بۆ دەرهێنان هەتا جوازەکەی باوکم من بیرمێن نووسرا بوو لەباتی عوسمان عەبدولعەزیز محەممەد نووسرا بۆ ئەسڵانی محەممەدی بەو ناوە لەبەر ناوەکە بوو لەبەرتر یعنی بەو ناوە گونجێن لەگەڵ ئەوە باوکم فەرمی هەر لەو تارە کە ئێمە چوین عایلەی شایشی تیا بوون داوات بوون بۆ مەراسیمی حەجی 74 طبعا لێرە مامۆستا بە تەنیا چوو یا هەر وەڵڵاهی کەسی کەی لەگەڵا بۆ بەس بەڕاستی نازانم خەن لەبیرم نییە ناوەکە بەس وەکو ڕێز وەفد ئەو بۆ پەیامی جەناوی بەرزانی پێ بووە بەس ئیتر نایشزانم ئایا پەیامەکە کەتبی بوو یان پەیامی باڵێ باوکم فەرمی کە چوویمە ئەوێ یەکسەر خەبەریدا بوو بە شێخ محەممەد محمود سەڵڵاه ڕەحمەتی خوای لێبێ مستەشاری مەلیک فەیساڵ بوو مەلیک فەیساڵیش یەکێک بوو لە پاشا بەتوانەکانی سەردەمی خۆی هەتا نەوتی لە ئەمریکا بڕی ئەوەنە بەتوانا بوو لە ناو عەرەب و ئیسلامە ژیانی ئیسلامیە زۆر بەدەسەڵات بوو باوکم فەرمی یەکسەر بینی لقاءمان کرد لە لقاءەکە طبعاً پێشتر بۆی بەحث کرد بوو زیاتر و لەوێ شاهر وەکو مقدمەیەک بەحسی بۆ کرد بوو کە ئەمە میلەتی کوردوە و ئەم عالمانە ئێمە زووتر چوینەتە ئەوێ و ئایا ناسین و مەکانەتیان و مەلا مستەفا مەکانەتی دینیەکەی ئاوایە و عایلەویان بەو شێوێن و ئەم میلەتە ئێستا عێراق زوڵمیان لێ ئەەکەن و ئیتیفاق کراوە ئێستا ئیتیفاقەکە ئەوەیە و ئەیتر باوکشم پەیامەکەی گەیاندووەتەوە کە بە تایبەتی خەڵکانێک نظامی شانشایی سوود لەم ئێمەی زیاتر وەرنەگرن و خەڵکی تریش عێراق زەختێکی لێ بکرێت ئەوە بکرێت و مەلیک فەیساڵیش زۆر فکرەکەی بەلاوە پەسەند بووە و بە جوابێکی زۆر بەڕێک و پێکەوە بۆ مەلا مستەفا و بۆ شعبی بۆ میلەتی کورد باوکم فەرمی هێشتا لەوێ بووین وەزیری خارجیەکەی نار بۆ میسر ئەوەی میسر نازانم ئەشرەف غەربال ناوێکی لەو بابەتە بوو فەرمی ئەلاویش ناردی بۆ عێراقیش زۆر یعنی زەختیان بۆ هێنا دانی نابە مۆزوعەکە و کە گەڕاینەوە مەلا مستەفا زۆر خۆشحاڵ بوو ئەم لە لای ماچ کرد فەرمیوی تا ئێستا هیچ وەفدێک ئاوا بەکو بەڕێزە سەرکەوتوو نەبوو بە کەمترین کات گەورەترین کەسی وڵاتی عەرەبی و ئیسلامی تابینی و ئەو پەیامە گەورە و ئەو نەتیجە باشە ئیتر زۆر بەمە دڵخۆش بوون بەڵام شا طبعاً بە تەحەڕوکاتی دیپلۆماسیەکەی زانی بوو هی عێراق و بەینی میسر و عێراق و ئەمانە بۆ ئەوەی زووتر دەستی خۆی بۆشێنێ دیارە ڕێکەوتنێکەی لەگەڵ ئەوەی جەزائیر ڕوویدا و بەداخەوە میلەتی کورد لەوێ جارێکی کە زیانمەند بووین بەو ئیتفاقی جەزائیر و لەسەر حسابی ئێمە میلەتی کورد هەنێک مەکاسیب شای ئێران بەردەستی کەوت و ئیتر ئەوەش دوجاریش هەمویان زەرریان لێکرد دواییشە طبعاً ئەو شەڕە گەورەش هەر لە نەتیجەی ئەو هینا بوو ئەو شەڕە گەورە 8 ساڵی ئێران عێراق مامۆساوەی تۆ بزانی سعودیەکان هیچ هاوکاریەشی کوردیان کرد معنەوی مادی ینی هیچ بەڵێنێ وعدەی جگە لەو
هینە دیبلۆماسی ئەوەی من بیستم لە جەنابی باوکم فەرمووی ئێمە ئامادەن حتا یارمەتی شۆڕشیش بدەن کە ئەو کاتە میزانیەک نازانم بە چەندێک تەخمین نەکرا بەخوا بەحسکرا بوو کە هاوکاری شۆڕش و هەم بە پارەیی هەم بە تەموینی وڵاتێکی عەرەب خەلیجی هەمیشە سعودیەکان بەڕاستی مووقفیان باش بوو، یعنی لە پاشان کە باسەکرێت لە زۆر وەختە مووقفیان بەرامبەر بە کوردیان وەکو خۆشویستەوە و مووقفیان باش بوو تا ئەم دوایە ئێمە بزانین ئاگامان لێ بوو بێ مووقفیان بەرامبەر بە کورد باش بوو. کەواتە مامۆستا توانین بڵین ئەو پەیوەندی مامۆستا مەلا عوسمانی تر لێەوە درێژەی کێشاتە دواتریش یاخود دوایی دەمەزەر کرایەوە؟ وەڵا طبعاً ئێمە دوایە طبعاً من ساڵی هەشتا و هەشتا و دوو هەشتا و سێ ئەمانە سێ جار مەرحومی کاک ئیدریس بارزانی دوو جار داوەتی کردم من چوون بۆ ئەوێ زۆر بە وردی بە درێژی بەحسی پەیوەندیەکان کرا حتا جارێکیان ئەوەنە بە یعنی بەخۆشی باسی کرد کە باسی علااقاتی بینی باوکو بە جەنابی باوکی و جەنابی باوکمیە کرد فرمێزگاتە خۆرە بە چاویە لە کەرەج من سەردانم کرد و ئەخیر جاریش دعوت بووین من دعوت بووم من عضوی مەجلیسی عالاش بووم طبعا مەجلیسی عالا وەکو ئەنجومەنێک نەک حیزب نەبوو وەکو ئێستا 5 عضوی کورد بوو سنی هەبوون من لەبەر ئاعتیباری ئەوەی کەوا کوڕی کێم و لەو عایلەم منیشان کردبوو بە عضوی مەجلیسی عالا ئیتر نازان بۆی ئەوان توش بن یا بۆی ئەوەی کەوا ئەوان سوودمەند ببن لە مەکانەتی ئەوان منیش داوات بووم بۆ ئەو مؤتەمەری داوای چی لێ کردی؟ وەڵام من داوای لێ کردم یەکەم جار کە وتی ئەم ئیتحاد عولەما باوکو دروستی کردووە لەگەڵ مەرحومی بەرزانیە حەسەکەم بێتە ئێرە لێرە سەرپەرشتی بکەیت. منیش طبعاً وتم ئێمە جێگەی شانازیە بۆ ئێمە بەڵام ئێمە ئێستا جەنابی باوکموان خەریکی کارێکی ئیسلامین من پێم باشە لێەوە ئەم پەیوەندیانە زیاتر بکرێ و بەهێز بکرێ ئەوی زۆری پێ باش بوو کە من گەڕامەوە بۆ سنە نامەیەکی نووسی بوو بۆ من عنوانی ماڵەکەی لەسەر بوو بەڕەحمەت بێ مەلا عومەری بانی بنۆکی هێنایی بووم نامەکە لە ناو نامەکەی منیشە نامەیەک بوو بۆ جەنابی باوکم طبعا من نامەکەم دوو جار نامە هەبوو نامم ناردوو و جواب بوو ئەمانە ئەو علااقاتە زۆر بەهێز بوو یعنی کەواتە ئەتوانین بڵین لە هەشتاوسیەوە ئێوە لەگەڵ بڵین اینجا مەرحومی ڕەحمەتی مەلا سۆران طبعا سەرەتا ئەو پێشمەرگەی ئەوێ نەبوو بەڵام لە شەڕەکەی هاکاریە کە گیرا بوو ئەوی شۆرەتەی تر بوو لەوێ کە ناسیبیان کێ ڕێزیان لێگرت و دوایە وردە لەوێ درێژی پێدا لەگەڵ کاکنارا بوو بە ئێمە باسیەوەکەین لەبەرەوە ئێوە بەهۆی ئەویشەوە ینی بەدەریتان چەشت و ئەوانە بەڵام لێرە وابزانام کاتەکەمان خەری تەواو بووە حەزەکەی ئێمە لە ئەڵقەی داهاتوودا باسی شەیدبوونی مەلا سۆرانی برات و نەفیکردنی ئێوە بۆ جنوب و ئیتر پەیوەندیەکان و تۆ ئەچیتە ئێران و کۆمەڵێک علااقات و شتی تر و دروستبوونی بزوتنەوە و هەڵەبجە و شت زۆرە باسی بکەین لە ئەڵقەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتای ئەڵقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمەی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد کۆمەڵێک خەڵک لەوانەیە کە قوتابی باوکرد بوون وەکو مامۆستا سەلاحەدین وەکو محەممەد فەرەج ئەمانە شوێن مامۆستا نەکەوتن و ڕێگەیەکی تریان هەڵبژان. گەورەترین هەڵەی ئەم لایەنە ئیسلامیانە ئەوەی عالمی گەورە لەسەری کار نەبێت. ساڵی هەشتا ئەچنە ئێران بۆچی چوونە ئێران؟ نەخیانەتمان لەوان کردووە نەخیانەتمان لە میلەتی خۆشمان کردووە. لەناو بزوتنەوەی خەڵک هەبوو کە سەر بە ئێران بێ. تەڵان ئێمە کەوتبووینە بینی ئەو کەسەیەن ئێمە ئەو دوو بەرداشە ئەمە حکومەتە ئەوەش ئێرانە چارە نەبوو ئیلا ئەوێ.